دای گەورە و میهرەبان ئێمە شاندی وزاری کوتلەی وزاری پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتی هەرێم لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوو سەردانی هەریەک لە یەکگرتووی ئیسلامی کوردستان، حزبی شووعی کوردستان، حزبی زەحمەتکێشانی کوردستان زودنەوەی گۆڕان و ئەو ڕۆژ سەردانی کۆمەڵی ئیسلامیمان کرد. طبعی ئەو سەردانانەمان بۆ ئەوە بوو کە ڕوون بکەینەوە لە بۆ حزب و لایەنە سیاسیەکان چەند خاڵی یەکەم دەربارەی ئەو کردەوە تیرۆریستەی کە لە شاری هەولێر ئەنجامدرا و ئێمە وەکو حکومەت یان وەکو دەستگا ئەمنیەکان هیچ حزب و لایەنێک تۆمەتبار نەکراوە کە ئەو کردەوە تیرۆریستی ئەنجامداوە، مجرد چەند کەسێک تۆمەتبار کراون و ئەو کەسانە لەلایەن دادگاوە بانگێش کراون بۆ ئەوەی ئیفادەکانی خۆیان بدەن لەبەرەوەی کردەوەی تیرۆریستی لە پایتەختی هەرێمی کوردستان و لە کوردستان قبول کراو نییە، پەیوەندی بە سەر و ماڵ و ژیان و ئایندەی هەموو خەڵکی کوردستان هەیە. کوردستان بەوە جوانە کە ئارامیەکی گەورەی تێدایە، لەبەر ئەو ئارامیەیە کە نزیکەی ملیۆنێک و نیو خەڵک لە کوردستان دەژێتن، بۆیە بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستان ئەمنیەت و ئاسایش و سەقامگیری هێڵی سوورە، نابی هیچ کەسێک بەڕاستی پەنا بۆ ئەو جۆرە کارانە ببا. خاڵێکی تر کە لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان باسمان کرد شێوازی کارکردنی ئەنجومەنی وەزیرانە. ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سێ کوتلەی سەرەکی و لە چەند کوتلەیەکی تریش پێک دێن: پارتی دیموکراتی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان، بزودنەوەی گۆڕان، حزبی سۆشیالیست و پێکهاتە ئاینی و نەتەوەییەکان. بێگومان شێوازی ئیشکردنی ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی هەرێمی کوردستاندا شێوازێکی زۆر تەبایی و برایەتیە و ئەو پەڕی شەفافیەت لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران هەیە. بەڕێز سەرۆک وەزیران مەجالی بە هەموو وەزیرەکانی حزبەکاندایە بە یەک مەسافە بۆ ئەوەی هەر کێشە و گیر و گرفتێک لە هەر مەجالێک هەبێتن لە ئەنجومەنی وەزیران پێشکەش بکرێ و چارەسەری بۆ بدۆزرێتەوە. و ئێمە پێمان وایە وەکو کوتلەی وزاری پارتی کە هەموو ئەو کێشانەی لە دەرەوەی حکوومەت باز دەکرێ شوێنی ڕاستەقینەیان تەنها ئەنجومەنی وەزیرانە و تەنها لەوێن دەریش چارەسەر دەکرێت، چکە حکوومەتی هەموو خەڵکی کوردستانە، حکوومەتی تەنها ئەو سێ حزبەش نییە، بەڵکو حکوومەتی ئەو کەسانەیە کە لە ئۆپۆزیسیۆنیشن و ئەوانی بێلایەنیشن. لە ماوەی کابینەی نۆیەم بێگومان ئەو حکوومەتە خزمەتێکی زۆری خەڵکی کوردستانی کردووە، بەوازیبی خۆی زانیە، بەڵام بەومانایی نییە کە کەموکوڕیمان نەبووە، کەموکوڕیشمان هەبووە، بەڵام تموحی ئێمە زیاترە لەوەی کە کراوە. بەڕێز سەرۆک وەزیران مەسافەیەکی زۆری داوە بە هەموو وەزیرە بەڕێزەکان بۆ ئەوەی کار بکەن و ئێمە وەکو تیمی وزاری پارتی لەگەڵ تیمی وزاری یەکێتی و گۆڕان و لایەنەکانی تر کە لە حکوومەتن ئەو پەڕی هەماهەنگیمان هەیە و بە چاوی ڕێزەوە ئیشوکارمان لەگەڵ یەکتی کردووە و پێشمان وایە ئەوە ڕێگای ڕاستە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئارامی کوردستان بپارێزین و خەڵکی کوردستان دڵخۆشکەین، لەبەرەوەی خەڵک چاوەڕوانی لە ئێمە هەیە و ئێمەش دەبی لە ئاستی ئەو چاوەڕوانیانەی خەڵک دابین. ئەنجومەنی وەزیران و سەرۆک وەزیران بە تایبەتی هەموو شار و شارۆچکەکانی کوردستانی لا وەکو یەکە بە هیچ زۆرەک ئەو قسانەی کە باز دەکرێت حکوومەت جیاوازی دەکات لە نێوان شوێنێک لەگە شوێنێکتر بە هیچ زۆرەك ئەو شتا لە خەیاڵ و لە استراتیزیەت و لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان نییە. حکوومەت تاکڕەوانە ئیش ناکە، بەڵکو حکوومەت بە یەک چاو تەماشای هەموو کوردستان دەکات. حکوومەت جیاوازی لە نێوان شارەکان ناکە، بەڵکو حکوومەت بە یەکسانی تەماشای هەموو شار و شارۆچکەکان دەکات. بەڵام حەقیقەتەکەیە بەڕاستی ئەویش ئەوەیە ئەو حکوومەتە مادەم بە یەکسانی تەماشای هەموو لایەکان دەکات پێویستە بە یەکسانیش ئاگای لە داهات و خەرجی هەموو پارێزگایەکان بی. مەسەلەن دەبی سەرۆک وەزیران، جێگری سەرۆک وەزیران، حکوومەت، ئەنجومەنی وەزیران ئاگایان لە داهاتی هەولێر بی، ئاگایان لە داهاتی سلێمانی بی، ئاگایان لە داهاتی دەواازەکان بی و لە هەمان کاتدا باجەکان، کۆکردنەوەی داهاتەکان پێویستە لە هەموو شار و شارۆچکەکان وەکو یەک بیتن. بێگومان ئەوەش ئیشی لە بۆ کراوە. ڕاستە لەوانی ئێستا گلەییمان هەیە لە هەندێک شوێن کە ئەو بابەتانە وەکو یەکتر کۆ ناکرێتەوە یان وەکو یەکتر تەعاملی لەگەڵ ناکرێتن و لە کۆتایی کە
هیچ کێشەی گەورەمان نییە کە چارەسەر نەکرێتن هەموو کێشەکان بە دیالۆگ و بە گفتوگۆ چارەسەر دەکرێتن ئێمە لە بارودۆخێکی هەستیار داین لە ناوچەکەدا ئەو شەڕانێ لە چاردۆرەمان هەیە و بارودۆخی عێراق ئێمە سەرڕای هەموو کەم و کوڕیەکان کە باسمان کرد سەرڕای هەموو گلەیەکان ئەگەر بەراوردی هەرێمی کوردستان لەگەڵ بەشەکانی تری عێراق بکەین الحەمدولله لە سایەی نیعمەتی خودای گەورە و خوێنی شەهیدەکان و لە سایەی ماندیبوونی هەموو لایەک پێشکەوتنی گەورە بووە بەڵام ئەوە پێویستی بەوەیە کە زیاتر و زیاتریش بکەین لە کۆتاییدا ئێمە بە ناوی کوتلەی وزاری پارتی دیموکراتی کوردستان دەمانێت زۆر سپاسی هەموو ئەو حزبانە بکەین کە سەردانمان کردوون بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی حزبی شوحی حزبی زەحمە کێشان و لەبەرەوەی ئێمە بە خۆتان دەزانن سەرقاڵی کۆنگرەی چاردەی پارتی دیموکراتی کوردستانین لە دوای کۆنگرە ئەو حزبانەی کە ماون ئەوانیش سەردانیان دەکەن ئەوانیش بەشەکەن لە پێکهاتەی ئەساسی هەرێمی کوردستان و لە لای ئێمە جیاوازی حزبەکان بەوە نییە کە چێ حەزمی زۆرە و حەزمی گسکەیە و کورسی لە پەرلەمان هەیە و کورسی لە پەرلەمانیە بەڵکو لای ئێمە هەمووان وەکو یەکن بۆیە ئەگەر تا ئەوڕۆ ژمارەیەک حزب سەردانمان کرد بەڵام لە ڕۆژانی دوای کۆنگرە ئیشاڵڵا سەردانی حزبەکانی تریش دەکەین و سوپاسی ئێوەی دەستگای ڕاگەاندنیش دەکەین جا کاک عەبدولستاریش قسەی خۆی بکە بەناوی خوای بەخشندە میهرەبان سەلامی خوای گەورە لە هەموو لایەک بێ و خۆشحاڵین بە دیدارتان ئێمە ئەمڕۆ پێشوازیمان کرد لە تیمی حکومی پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان و پێشتریش پێشوازیمان کردبوو لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە هەردوو لایەن گلەیی و گازاندایان لە یەکتر هەیە لەسەر بابەتەکانی کە کادوتۆر پشتیوان ئێستا باسی کرد و ڕوونکردنەوەیان بۆ ئێمەدا و دیارە بۆ حزبەکانی کەشیان داوە لەو بارانەوە ئێمە بەڕاستی لە نزیکەوە پێمان ڕاگەاندن کە ئەم بارودۆخی هەرێمی کوردستان ڕۆژ بۆ ڕۆژی بە بارودۆخێکی ناسکتر و دژوارتردا تێدەپەڕێ ئەم ناکۆچی و کێشە گەورانش کە وردە ینی سیمای دوو ئیدارەی زەقتر دەبێتەوە کێشەی داهات دەبێتە کێشەیەکی گەورە لەم هەرێمی کوردستانە لە ناڕوونی ناشەفافی ئەمە زیاتر بە زیانی خەڵک و میلەت تەواو دەبێت بۆ هەموو لایەکشمان بەڕاستی خراپە بۆیە ئێمە پێشنیارمان وایە بۆ ئەم قەزیەوە بۆ دەرخستنی ئەم بابەتانە بە تایبەتی کێشەی داهات کە بۆتە کێشەی گەورە وردە کێشەی سیاسی و قەزیە حکومڕانی و کاژێڕەکەشی بەدای خۆی داهێناوە ئێمە پێشنیارمان وایە کە لیژنەیەکی پەرلەمانی پێکات بێت لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان بە دواداچوونی ورد و لێکۆڵینی ورد سەبارەت بە داهات کە ئێمە زۆر زیاد داواشمان کردووە سەبارەت بە داهاتی ناوخۆ داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی نەوت هەموو شوێنەکان بەڕاستی بە دواداچوونێکی ورد و لێکۆڵینێکی ورد بکە و راپۆرتێکی زۆر ورد لەو بارەوە ئامادە بکە و پێشکەشی لایانی پەیوەندیداری بکە و ئەگەر پێویستیش بێ بەڕاستی بۆ ڕای گشتیبی خاتەڕوو کە ئەم داهات هەرێمی کوردستان چەندە و چی لێ دەکرێت و ئایا ئەم قەزێک کە باز دەکرێت داهات لەم خاڵە سنووریە بەشێکی دەگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت بەشێکی ناگەڕێتەوە بۆچی وایە و لەکوێ وایە بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوەی کە زۆر بەڕوونی زۆر بە شەفافی بۆ ڕای گشتی بخێتە ڕوو ئەوە ڕاپێشنیاری ئێمە و ئەمە دووبارە بەڕاستی بەخێراتنیان دەکەین و خۆشحاڵین بە دیداری